ڕژێمی بەعەز بە مەبەستی پاکتاوی نەجاتی تاوانی ئەنفالی دەرحەق بەگەلی کوردە ئەنجامدا. ناوچەی داوێ لە سنووری گەرمیان سەدان خێزانی بەر ئەو شاڵاوی بەعەز کەوت. ساڵانە لە بیرەوەری ئەم تاوانەدا پاشماوەکانی ئەنفال و شاید حاڵەکان چیرۆکی جۆراوجۆر دەگێڕنەوە. کارەساتە بە سەر خەڵکی هاورد بە کوشتن و برینی مناڵ و ماڵ و مناڵ خۆی بە چاودی خۆی دی لە ژێر تەعزیبی حکمی حکومەتی تازەوە نەجاتمان بوو لە دەست سەدام حوسێن و دار و دەسەکەی. ئیستاشە ئومێدمان هەیە بە خاک و وەتەنمان سەرکەفێ بەسەر ژیانە لە دنیاوە. براین بۆ مەرکەز شەوابەکەی دووس لە پاش هەفتەیەک لەوێ سژن بووین. دوای ئەوە ئەو خەڵکیان بەرەو تکریت ڕاگواست بە منشەعە سیارەکان منشەعە بوو. ئەوەی کە من لە بیرم بێت من یەکێک بووم لەوانەی کە لە جامی سیارەکەەوە دایکم منی کردە خوارەوە. ئەو کاتە حکوومەتی عێراق ڕژێمی عێراق بەتەمای ئەوە بوو ئەو خەڵکە جارێتکی تر هیچ لەو خەڵکە نەمێنێ هیچی تر لەم وڵاتە لەم ناوچەی ئێمە هیچ ژیان بسڕێتەوە بە هەموو شێوەیەک. بەڵام خۆشبەختانە سواز بۆ خوای گەورە لە دوای 91 ڕاپەڕینی 1991ەوە زینانەی بچووک و زینانەی گەورە و هەموو داوێ ئاوەدان کراوەتەوە جارێتر و ئێستا حالیان ژیان بەردەوامە و زینانەی گەورە کراوەتە ناحێ و ژیان بەردەوامە و حکومەتی بەعەز خۆی لە ناوچوو. جەماڵ وارانی تاقانەیەکی ئەنفالە لە ئێستادا فەرماندەیە لە هێزەکانی پێشمەرگە. ئەو دەڵێت ڕژێمی بەعەز تاوانی زۆری دژ بەگەلی کورد ئەنجامدا، بەڵام دوجار کورد سەرکەوت و سەدام و ڕژێمەکەی لە گۆڕنران و خرانە جێبەڵدانی مێژووەوە. ناوچەی داوێ کە زیاتر لە 46 دیێ زیاتر لە 46 دیێ بەری شاڵاو ئەنفال کەوت تەخت زەویەکە کرا یەک ئەتوانم بڵێم لا دیوارێکیش نەماکە. هەموو هێز پێشمەرگە پارتیزانەکان و کاتە ئەمە پارتیزان بووین هەم ئیسفادە لێ بکەین هەموو خەڵکیش بتوانێت کەسێک بتوانێت لە پاڵە بژێ. بەڵام خەڵکەکەیشی هەموو ئەنفال کرا پشکی شێری بەرکەوت ئەم سنوورە لە ئەنفالە متخەی داوێ گەرمیان بەگشتی داوێ بە تایبەتی و ئێستا بینن کە خۆشبەختانە هەموو دیهاتەکان ئاوەدانن خەڵکی لێیە. ئێمەش وەکو هێز پێشمەرگە ئێستا ئامادەین پارێزگاری بە خوێن پارێزگاری لەو خەڵکە بکەین. 30 ساڵ پێش ئێستا ڕژێمی بەعەز تەواوی ئەم گوندانەی ناوچەی داوێ ڕۆخاند و دانیشتوانەکەی تەنها لەسەر کورد بوون ڕاپێچی نوگرە سەلمان کرد لە شاڵاوی ئەنفالدا. بەڵام لە ئێستادا ئەم گوندانەی ناوچەی داوێ ئاوەدان کراونەتەوە و نەوەکانی ئەنفال حکوومەت و پەرلەمانی کوردستانیان دروست کردووە و ڕژێمی بەعەسیش لە گۆڕ نراوە. کاروان حەبیب، کوردسات نیوز، ناوچەی داوێ.